تەوەری دومی پرۆگرامەکەمان باس لە ئەو بابەتە گرنگاکەین کە ڕۆژانە لە مامەڵەکانمان لە نێوان تاکەکان لە بازاڕ و لە کاتی مامەڵە و کەسابەتا ڕوەدات، ئەویش بابەتی قەرز و قیست و ئەم بابەتانەیە کە ڕۆژانە لە بازاڕەکانە تووشی تاکەکانە بێتەوە. بۆ ئەم بابەتە بەڕێز مامۆستا فەرحان غەریب بانخوازمان میوانداری کردو. مامۆستا بەخێر بێت، بەیانی باش. مامۆستا ئەگەر لەوە دەست پێ بکەین، قەرز چییە؟ ئیسلام لەسەر قەرز ینی چۆن پێناسی قەرزی کردووە و چەند جۆر قەرزمان هەیە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، ديار إسلام إيشك لو ديناني كوا حساب بو همشتك كردوه كوا إنسان بيوستي به هیچێک لەو پێداویستیانەشی ئینسان ئەوەیە کە ئینسان پێویستی بە کڕین و فرۆشتن و مامەڵەکردنە لەگەڵ ئەوانەی دەوروبەریە. زۆر جارش ئەم ئینسانانە شەرت نییە گشتیان دەوڵەمەند بن، جاروایە پارەیان بەدەستەوە نایە، جاروایە لەو کاتەیە مراعاتی ئەبێ بکە یاسای تایبەتی بۆ دانێ کاتێک کە پارەی بەدەستەوە نییە، لەو کاتەیە کۆمەڵێک دەروی لێ بکاتەوە، چونکە ئەم ئینسانە ناچارە بێ هەندێک مامەڵە بکە. هیچێک لەو مامەڵانەی کەەوە ئەبێ بیکا و پارەی پێ نییە، ئەبێ بڕوا قەرز بکات. ئەم قەرزکردنە دیارە لە شەرعی پیرۆزی ئیسلامە یاسای تایبەتی بەخۆی هەیە. یەکێک لەو مامەڵانەشی کەوا ئێستا زۆر دیارە لە ناو خەڵکا بەڕاستی کە کۆمپانیاکان ئەیکەن، دوکاندارەکان ئەیکەن، خەڵکێک زۆر هەر لە وڵاتی خۆشمان و لە دەرەوەی وڵاتش بگرە زۆرینەی مامەڵەکان خەریکە ئەچێتە بواری ئەوەی شێوازێک لە قەرز پێی ئەڵێن قست، خەریکە زۆرینەی ئەبێتە بازاڕ ئەبێتە قست، یان خۆمان بە کوردی پێڵێن گوشمە. بەڵام ئیتر وشە کوردیەکەی زۆر زاڵ نییە، خەڵک هەر بە قست ینی ناو خەڵک ئەوها ناوی دەرکردووە. بۆیە لە کاتێکە کە پارەی پێ نابێ و پێداویستی هەیە، پێویستی بەوەی شتێک بکڕێ، ئەو کاتە ناچارە بێ کە پارەکەی بەدەست نییە بە قست لێ بکڕێ، بە قەرز لێ بکڕێت. لەو کاتێک کە ئەوێ بە قەرز بیکڕێ دوو حاڵەت هەیە، یان ئەوەتە بیداتێ بڵێ بۆ کاتێکی نادیار بۆ نمونە دیاری بکەن، بۆ نمونە مانگێ دیکە، ساڵێ دیکە، یان چەندێ دیکە پارەکەی ئەداتێ و موعد هەیە لە بینیان. ئەمە لە شەرعا ئەم جۆرە قەرزە ئەگەر پارە قەرزکە یان ئەگەر ئەشیا بکڕی بە قەرز، ئەوانە وا باشە. خوای گەورە لە قورئانی پیرۆز لە کۆتاییەکانی سوورەتی ئەلبەقەرە باسی ئەم شێوازە قەرزە ئەکا کە وا باشە دوو شایدی تیابێت و مکاتەبە بێ بنووسرێ. یعنی ئەلێرە ئێمە بۆمان دەرەکەوێ ئەم دینی پیرۆز ئیسلامە لەگەڵ عەقدا، لەگەڵ شایەدا، لەگەڵ بابەتی قانونیە. ئەنجا ئەلێرە و زانایانی ئیسلام شتێکی زۆر جوانیان فەرمووە، فەرموویانە درێژترین ئایەت لە قورئانی پیرۆزە دەربارەی مامەڵەیە و دەربارەی قەرزە، دەربارەی ئابووریە. ئەمە ئەوە دەرەخا ئەم دینە دینێکە یەکەم زۆر بەدەم پێداویستی خەڵکەوە ڕۆیوە، دووەم یاساکانی زۆر بەوردی باس کردووە، ئەبێ ئەوها بنووسرێ، ئەبێ ئەوها شایەت هەبێ، ئەگەر شایەتەکان بانکران چییە بێ، ئەگەر ئەم بابەتە بۆ من حتا لێرە وردەکاریە کراوە زانانی ئیسلام زۆر بەڕاستی من کە لەسەری ئەوەستم هەست دەکەم زۆر جار بانخوازەکانش ڕەنگە بە هەڵە باسی بکەن. ئەلێرە فەرمێت دوو پیاو بکەنە شایەت. ئەگەر دوو پیاو نەبوو، ئەوە پیاوێک و دوو ئافرەت بکەنە شایەت. زۆر جار حتا قەدیمەکان من باوکشم جار وایە ڕەخنە لەوە ئەگرێ، ئەڵێ ئەوەتە کوڕم، ئەگەر لە دایکم تووڕە بێ کوڕم مامۆستا ئەمانە دوانیان بە شایەتێک نییە، خۆی لە حەقەتە وانە. لە حەقەتە هەندێک بابەت هەیە بەس شایەدی ئافرەتی خوات، هەندێک بابەت هەیە بەس شایەدی پیاوی خوا، شایەدی ئافرەت نایخوا، هەندێک لە هەندێک حاڵتە بەس شایەدی منداڵی خوا. هەندێک حاڵەت جیاوازتر هەیە ئەوەی شایەدی هەردووکی ئەیخوا، بەڵام زیاتر لەو سەردەمەیە ئافرەت لێی نەزانی و ئەوەی ئافرەت لێی نەزانی بێ دوانیان لەو حاڵەتی کە لێیان نەزانی و شایەدەکان ئەیخوا، بەڵام بە دوو کەسیان ئەو بنە شایەدێک، نەک ئەلەوێ بڵێ وەڵام ئەمە دوانیان بە شایەدێکە لە بەرامبەر پیاوە. بۆیە لە بابەتی ئابووریە لە سەردەمی خۆیە حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەدینین تیجارەت بە ماڵی و بە سەروەتی دایکمان خەدیجەوە ئەکا، خەدیجەش لە ماڵەوە دانیشتووە چونکە ئەو ئەزانێ ئەم مەسەلەی تیجارەتە پیاو لێ ئەزانێ و پیاو ئەبێ ئەم ئیشەی بۆ بکە. بۆیە ئیسلام مراعاتی ئەوەی کرد بەڕاستی کەوا
ئەم یاسانە ڕێک بکرێت لە دەقا لە ئاەتە تەنانەت درێژترین ئاەت لەسەر ئابوووریە ئەمە یعنی پێشکەوتنی ئیسلام پیشانەدا بەڕاستی زۆر باش حوسەیان لە ئێستادا بابەتێک زۆر هەیە لە نێو خەڵکی لە نێو کڕین و فرۆشتندا بابەتی قیستە ینی تۆ ئۆتۆمبیلێک یان شمەکێک کاڵایەک دەکڕی دەڵێ بە قیس بەم نرخەیە بە حازریش بەم نرخەیە ئەمە چۆن مامەڵی لەگەڵا دەکرێت زۆر جار بە حازرەکە لاانەکەمێ گەرزانتر بێ بە قیسەکە گرانتر بێ ئەمە ناچێتە بابەتی سوو ئەو وردەکاریانی کە هەیە بەڵێ طبعا ئەمە زانانی ئیسلام بە وردی باسییان لێ کردووە خۆی ئایا ئەم شێوازە مامەڵەی جەنابەت فەرمووت ئەمە دروستە ئەو پرسیاری زۆرێک لە خەڵکشە ئێمە زۆرترین پرسیار بۆمان بێ زۆر جار لە دەربارەی قست ئەو پرسیارەکەن ئایا مامۆستا دوو معاملەیە دروستە یان جار وایە هەر خەڵکەڵی خۆی قست دروستە زانانی ئیسلام ئەلێریا دوو بەشن دوو ڕایان هەیە زۆرینەی زانایانی ئیسلام و زۆرینەی سەحابە و تابعیەکان هەر چوار مەذهبەکەش حتا لە دوای ئەوە ئیبن تەیمیەش کە ڕاجحی کردووە لە زانایانی سەردەمش لە زانانی سەردەم مەجموعی فقیەکان لە ئیبن باز یوسف قەرەضاوی ئەمانە هەر هەمویان بەلایەکن کە ئەڵێن ئەو شێوازەی مامەڵەکردنەی کە پێی ئەڵێن قست دروستە لە بەرامبەرە هەندێک لە زانایانمان هەیە زیاتر ئەبنە ظاهریەکانن ئەمان ئەڵێن دروست نییە ئەوەی کەوە دروستە و دروست نییە ئەوانی کە ئەڵێن دروست نییە ئەو پرسیارەی جەنابەت ئەوان ئەویان کردوێتە بەڵگا چونکە ئەمە دوو مامەڵەیە لە کارێک کاتێکە ئەڵێ بە نەقەت ئەوەندە و بە قستش بووندا فەرمودەی لەسرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت دوو مامەڵە لە یەک عەقدا دروست نییە ئەمان نفسی حەدیسە ئەمان ئەڵێن دروست ئەمان ئەڵێن دروست نییە بەس تێگەیشتنیان بۆ دەقەکە جیاواز مەبەستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جمهوری زانایان ئەفەرمون لەوە بووە کە فەرموویەتی ئەگەر بڵێ بۆ نمونە ئەم کاڵایە هەر کاڵایەکی هەبێ بۆ نمونە سەردەمی خۆمان با بڵێ ئەم سیارەیەم هەیە ئەم سیارەیە پێ ئەفرۆشم ئەگەر بە نەقد بدەمێ بە دەفتەرێکە بە قسط پێت بفرۆشم بە دەفتەرێک و بیستە ئەو بڵێ قبوڵم کرد دوایی کە لە دوای مامەڵەکە مشکلیان بۆ دروستە بێ ئەمان بە نەقد فرۆشتیانیان بە قسط دیاری نەکرا ئەگەر دیاری بکرایە چونکە دوو مامەڵە بوو ئایا بە قسط هەڵیگرتیان بە نەقد هەڵیگرت دیاری نەکرا بۆیە ئەفەرمێت دوو مامەڵە لە یەک عەقدا دروست نییە بەڵام ئەگەر دانەیەکیان ببڕیتەوە بڵێ من ئەوە هەڵم بژار بە نەقد یان هەڵم بژارد بە قسط لەو کاتەیە هیچ مشکلەیەکی نابێ بۆیە کە ئەڵێن دوو مامەڵە لە مامەڵێک دروست نییە مەبەستی لەوەیە دوو مامەڵە بکەیت و هیچیان نەبڕیتەوە ماڵەکە بەری شەرعەن ئاوا زانانی ئیسلام تەفسیریان کرد ئەگەر ئەوها بێت دروست نییە بەڵام ئەگەر ڕوند کردەوە کێشەی نامێنێت زۆر باشە مامۆستا لەسەر ئەم بابەتە لە قورئانە کەلیماتی جیاواز هاتووە بەڵێ ینی بۆ نمونە قەرزی هاتووە دەینی هاتووە بەڵێ جیاوازی قەرز و دەین چییە؟ بەڵێ طبعا ئێمە لە قورئانی پیرۆزە بە تایبەتی لە زمانی عەرەبیە هەندێک لە زانایان قەنەعەتیان وایە مرادیفات هەیە لە زمانی عەرەبی هەندێکیان قەنەعەتیان وایە مرادفات نییە ئەوانەی کە اختصاصیان لغەی عەرەبیە قەنەعەتیان وایە مرادفات لە لغەی عەرەبی نییە ئیسا ئەگەر بۆ نمونە جەمیع یعنی گشتیان كلهم یعنی گشتیان بەڵام فەرقی هەیە جار وا هەیە جەمیع استثناء قبولەکە جەمیع هین كل قبولی ناکا مەسەن جار وا هەیە ئەڵێ جەلەسە دانیشت جار وایە ئەڵێ قەعەدە دانیشت هەردووشی دانیشتنە بەڵام هەندێک لە زانایان ئەفەرمون فەرقێکی هەیە بۆ نمونە جەلەسە دانیشت بە پاوە بوو دانیشت قەعەدە دانیشت بەس پاڵ کەوتە بوو دانیشت ئەمانە زۆر وردەکاریە لە ئەوانە ئەهلی اختصاص زیاتر ئیسفادەی لەکەن ئێستا جار وایە لە قورئانە بەیع بە معنای بەیع هاتووە جار وایە بە معنای شیرا هاتووە جار وایە شیرا بە معنای شیرا هاتووە بەعکسەوەش هاتووە یعنی ئێستا باع یعنی فرۆشتی ابتاع یعنی کڕی بەس وشەیەکی لێ بگۆڕێ لە زمانی عەرەبیە ئەمانە بەڕاستی زۆر فەرقەکە ئەنجا لە قالبی قەرز و دەینە ئێمە طبعا لە زانانی ئیسلامە کتابی تایبەتمان هەیە بە قەرز و بە دەین و بەو بابەتانە دەین ئەوەیە کەوا بەڕاستی زیاتر مەشهورترە و عامە قەرز نوعێکی دیاریکراوی هەیە نوعێکی دیاری بەو جۆرە قەرزە داومە پێی بەڵام دەین ئەوەیە هەموو شاملترە بەڕاستی ئەنجا بۆیە ئێمە کاتێک ئەم مصطلحاتانە ئەخێنین باسیەکەین ڕەنگە بۆ ئەهلی اختصاص زۆر بەکەلک بێ خەڵکێکی عوام زۆر ئیسفادەی لێ ناکا بەڵام سەرەکە من لەوە یعنی سەبوو نەخوای پروردگار کاتێک باسی و قەرزاناکە کە
لە عەبدەکانی بۆ ذاتی خۆی پروردگارە بە قەرز ناوی هەنێ بە قەرزی حەسەنەش ناوی هەنێ لە سەرەتای پرسیارەکە تەوەرەکە پرسیارێکم لێکردم جۆرەکانی قەرزکانمان ینی ئێمە قەرزمانەیە حەسەنێ قەرزیشمانە غیر حەسەنێ خۆی پروردگار ئەوانەی بۆ ذاتی خۆیەتی ئەگەڕێتەوە بە قەرز ناویوە بەڵام هەندێک بابەتی دیکە بە دەین بێگومان فەرق و جیاوازیان هەیە زۆر ڕاستە ئێمە حتا لەو دەستەواژانەی لە ئابووری ئیسلامیە بەکاردێنێ قرض الحسن لەوێ هاتووە جگە لەوەی کە ئەو مامەڵەی لەگەڵ خوای تەبارەک و تەعالا کرێ قەرضی حەسەن لە ئابووری ئیسلامی ئەوەیە موسڵمانێک پێداویستێکی هەیە پارەی بەدەستەوە نییە ملیۆنە دیناری پێویستە من ملیۆنەکەی ئەدەمێ و وەقتەکەی بۆ دیارەکەم و دوای ملیۆنەکەم بۆ دێنێتەوە بە بێ زیادە هیچی لێ هین ناکەم مۆبایلێکی پێویستە مۆبایلەکە بای دە وەرەقەیە بە نەقد ئەو پێویستێتی بە قەرز بیبە ئەیدەمێ هەر بە دە وەرەقە ئەوە هیچی هین ناکە یعنی چاکەیەکەکەی لەگەڵی چاکەیەکەکەی لەگەڵی کە تو هیچ پێویستت نی ئەو پێویستی بە تووە تو هیچ پێویستێکت بەو نییە کابراەک دێڵە مامۆستا زۆر پێویستم بە 50 گڵایە من پارەم هەیە ئەو زەرورە من 50 گڵاکەشی ئەدەمێ فترەیەک زۆر چاوەڕێیەکەم هیچ چاوەڕێ ئەوەشم نییە ئەو هیچ بدا بە من ئێمە کاتێک مامەڵە لەگەڵ خوای تەبارەک و تەعالاکەین ئەو قەرزانەی کە ئەیدەین بە خوای تەبارەک و تەعالا طبعاً ئەو خوای تەبارەک و تەعالا هەر لە لوتف و گەورەی و عەزەمەتی خۆی وای بە ئێمە گوتو بەڵام چۆن قەرز ئەوەیە شتێکە کە ئەبێ ئیلا بدرێتەوە ئەنجا ئەگەر قەرزێکش حەسەن بێ یعنی بە چاکە و پاداش بێتەوە خوای تەبارەک و تەعالا ئێمە هەمومان هی خوای گەورەین هەر خۆی خالقمانە بەڵام بەو لەفزە ناوی دێنێ بۆ ئێمە وەکو ها خۆمان بڵێن قەرزێکمان لای خوای تەبارەک و تەعالایە وعدێک لە بینمان هەیە ئەنجا ئەگە بە جوانترین شێوازش پاداشتەکەمان بداتەوە ئێمە نەفسێک خوای گەورە خۆی دروستی کردووە زۆر جا فەرمێ چێ هەیە بۆ نمونە خۆی بەخوا بفرۆشێ یان قەرزێک بدا بەخوا بەوە حتا ئەوانەی ئەسنە بەهەشتەوە ئەڵێن کەس نییە تەمەنا بکا بگەڕێتەوە دنیا تەنها شەهید نەبێ چونکە نەفسی خۆی بە قەرز داوەتە خوای تەبارەک و تەعالا پێشکەش کردووە بە خوای تەبارەک و تەعالا خوای گەورە ئەوەندە ڕێزی لێ ئەگرێ ئەڵێ تەمەنا ئەکەم چەندین جار دیکە یعنی ئەگە بگەڕێمەوە دنیا چەندین جار دیکە خۆم بە کوش لە پێناو سەرکەوتنی ئەم دینی ئیسلامە چونکە خوای گەورە ئەوەندە ڕێزی لێ ئەگرێ ئەو قەرزەی کە بینی چەندین قات لەو زیاتری خوای تەبارەک و تەعالا پێبەخشیوەتەوە زۆر باشە ماوەسەیان شتێکی دیکە هەیە زۆر جار لە کڕین و فرۆشتنەوە سەبارەت بە قەرزیش هەیە بۆ نمونە ئۆتۆمبیلێک دەکرێت بە قیز بە نرخێک بەڵام لەو قەرزارە ئێت ئەم ئۆتۆمبیلە بە نەقد ئەفرۆشرێتەوە لێرەیە بڕەپارەیەک زەرە دەکات بەس بۆی کە و پارێ دەستکەوت و لەو بیاتەوە بە قەرزێکی دیکە ئەمە چۆنچۆنیەوە حکمی شەرعی چێ سەبارەت بابەت لە مصطلحاتی ئیسلامی لە ئابووریە لە با بڵێن اختصاصی ئابووری ئەلەوێ هەرچ مامەڵەیەک و عنوانێکی هەیە ئەوەی جەنابەت باست کرد زۆر نێزگە لەو تەوەری کەوا باس دەکەین کە قست و کوڕین و فرۆشتنە بەڵام ئەمەیان پێی ئەڵێن تەوەڕق یعنی لە مصطلح ئیسلامیەکەیە لە ئابووریا پێی ئەڵێن تەوەڕق ئەوەیە وەکو جەنابەت باس کرد پارە پێویستە تو بەس بۆ نمونە کەسێک دەفتەرێکی پێویستە بڕوا بە کەسێک بڵێ دەفتەرێکم دەیە هەتا 2 ساڵ ڕەنگە کەسی وای دەست نەکەوێ بەڵام ئەگەر بڕوا سیارێک بکڕێت بە قست دوای سیارەکە بفرۆشێتەوە پارەکەی دەستەکەوێ و دوای بۆخی هێواشیواش مانگانەی سیارەکە ئەدا ئەمە زانانی ئیسلام بە وردی باسییان کردووە و مامەڵەش گۆڕاوە ئیستا مامەڵی سەردەم تەوەڕقی سەردەمی هەیە ئەوە بابەتێکی زۆر وردە ئەمەیان دروست نییە بەڵام ئەوەی جەنابەت باسە کرد ئەمە شەرعەن دروستە بەڵام بە یەک مەرج دروستە ئینسان پێداویستێکی هەبێ زەرورە ئەچێ شتێک ئەکڕێ بە نەقد ئەیفرۆشێتەوە شتێکە کڕێ بە قست ئەیفرۆشێتەوە بە نەقد بۆی پارە بەدەست بێنە بە یەک مەرج بەو مەرجەی ڕێک نەکەوێ بیداتەوە خۆی ئەمە ئەگەر بیداتەوە خۆی ئەمە ئەچێتە قابلی مامەڵێکی دیکە پێڵێن عینە پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام أفرمي إذا تبايعتم بالعينة وأخذتم أذناب البقر ورضيتم بالزرع وتركتم الجهاد سلط الله عليكم ذلا لا ينزعه حتى ترجعوا إلى دينكم فرميت سوارشت هي قد أغي أقر لأيوة هاتدي أو خواهي قورة توشي سرشوريتانك أو زليليتانك لسرتان لا ناتي دائما جيردسا حتاكو أو أنا واز دينا حتى نقر إنه سر دينك نيش يقلوا عن أوية الله إذا تبايعتم بالعينة عينة أوية ئەو شێوەی جەنابەت باست کرد شتێکە کڕێ بە قست ئەیفرۆشێتەوە بەس ئەگە بیفرۆشێتەوە بەخۆی ئەوە چییە بێ لەو کاتێ ئەبێتە عینە چونکە فکرەکە چۆنە
ینی بەڕاستی مسلمانان و بینەران شتێ بگەن کەسێک دێ پێویستی بە دەفتەرێکە بوونە من ئێستا من دەفتەرێکم پێویستە لە جەنابی داواکەم تو سارێک شت هەیە و پارەشت هەیە لە ماڵەوە ئەگە دەفتەرەکە بدەیتە من دوای ناتوانم زیاتر بدەمێ ئەبێتە ڕیبە ڕێکەوتنێکەکەین سیارەیەک شتەیە سیارێکت هەیە بای دەفتەرێک ئەڵێم ئەو سیارەیەم پێ بفرۆشە بە قسط بەچەند پێمەفرۆشی ئەڵێ مامۆستا بە قسط بێ خۆی بای دەفتەرێکە بەس بە قسط بە 120 ئەڵێم کاکە ماڵمە ئەوەی تو چەند لای منە 120 گڵاو لای منە سیارێکت داوە بە من بە قسط 120 گڵا لای منە من ئەڵێم با سیارەکە پێ بفرۆشمەوە سیارەکە ئەڵێ ئاخە من بە دەفتەرێک ئەمێتەوە بە نەقەت ئەڵێم قەیناکە دەفتەرەکە دەیتەوە من یعنی ئیسا لە بۆینە چیمان کرد دەفتەرەکە هاتە لای من سیارەکە توێ لای تو بەس من 120 گڵا بە تو قەرزدارم هی قستی سیارەکە ئەمە عینەیە بەس ئەگەر بە نەفسی شەخص نەیفرۆشیتەوە یان بە وەکیلی ئەو نەیفرۆشیتەوە بیفرۆشیتەوە بە کەسێکی تر پارەت پێویستە لەوێ شتێکە کڕی بە کەسێکی دیکای فرۆشیتەوە ئەوە هیچ ئیشکالێکی تیانە بەڵام بە شەرتێک فێر نەبێ ئەو کەسانەی بەو مامەڵێ فێر بنەکەونە بن قەرزی زۆرە چونکە ئایستاوانی کە لە ناکاو ئەی بینین 6 دەفتەر کەوت و 200 دەفتەر کەوت و ڕای کرد لەسەری ئەوانە هەمووی فێر ئەو مامەڵێ بوونە لەم لاچیەکە زیانی زۆرە قەرزارە ئەوێ شتێکیان دەفعەکە ئەتە شتێ دێنێ بە قسط هەتا ئەمەی پێ دەفعەکە ئایفرۆشێتەوە قەرزەکە دیسان زیادەکە شتێ دیکە دێنێ بە قسط ئەویداتەوە نەقد بێ شتێ دیکە دیسان زیادەکە فێر نەبێ ئەگەر فێر بێت چونکە ئەوە لە علمی ئابووری ئەمانە توش ئیفلاسە بن ئەگەر بە بەردەوامی تەوەڕق بکەن زۆر باش مامۆستا لە مامەڵەکان و لە قەرزە کە تەوەری سەرەکی ئێمەیە ینی چ قەرزێک لە نێوان دوو هاوڵاتیا بێت دوو کەسا بێت چێ ئەوەی کە حکوومەت قەرز ئەدا بە سلفە بە چخان و بەرە بێت چاو سەرگیری بێت پیشە سازی بەر بابەتێ بێ ئێمە دوو بابەتمانێ بابەتێکمانێ پێوترێ سزای دواخستن بابەتێکمانێ پێوترێ قەرەبووی دواخستن قەرەبووی دواخستن بۆ نمونە من بڕێپارەی تۆ قەرزارم پارەکەشم هەیە نەمداویتەوە تۆ بەهۆی ئەوەی کە پارەکە لە مەوعیدی خۆیان من نەمگەڕێنەوە تۆ زیانێک ئەەکەی تامان لە ئیسلامە ئەوەندەی من لەسەر میخوێنێتەوە قەرەبوو بۆ زەرەرەکە دروستە بەڵام بە مەرجێک کەسمان دیاری نەکەین لایەنی سێهەم قازی کەسی شارەزا دیاری بکە بەڵام سزای دواخستی قەرز ئەوەی کە پێوتێ لە سەتا ئەوەنێ ئەچێتە سەر بە ساڵێک لە سا ئەوەنێ سەر ئەمە وەزام دروست نییە لەو بارەوە چی ئەفەرموو جەنابەت ئەو قسەی جەنابەت زۆر ورد و دەقیقە زۆر ڕاستە ئێستا ئێمە زۆربەی بانکەکان زۆربەی مامەڵەکان پێی ئەڵێن ئەم شەرتی جەزایی شەرتی جەزایی ئێمە لای مامۆستایانی ئاینی پێڵێن شڕوتی ڕیبەوی مامەڵەکەیان دروستە شتێکی پێفرۆشتووە بە قسط یان پارێشی داوە پێی بۆ بابەتێک مامەڵەکەیان دروست بووە لە ئەسڵا ئەبێ ئەم مانگانەی بداتەوە ئەڵێ شەرتی جەزایی چییە هەج ڕۆژێک تاخیرت کرد لەو مەوعودەی بێنی ئەوەندە دێتە سەری ینی شەرتی جەزایی بۆی بینەران شتێ بگەن ئەوەیە بۆ نمونە من ئەبێ مانگانە بدەمەوە ئەگەر لە کاتی خۆی مانگانەکەم نەبرد ئەڵێ ئەگە هەج ڕۆژێک تاخیری کرد هەر ڕۆژی $5 دێتە سەری 5,000 دێتە سەری ئەمە ئەم مامەڵەی خۆی دروست بوو بەڵام بەم شەرتە ڕیبەویە معاملەتەکەش بێتە ڕیبەوی معاملەتەکەش ئەبێتە ڕیبەوی ئێمە لە ئیسلامە بەدیلمان هەیە بۆ ئەمە بەدیلمان هەیە ئیسا کۆمەڵک بانکی ئیسلامی هەیە من حتا ماستەرەکەشم لەسەر بانکە ئیسلامیەکان نووسیوە دووسێ بانکم بە نمونە وەرگرتووە قسەمان لێکردو ئێمە بەدیلمان هەیە لە ئیسلامە بەدیل هەیە بۆ ئەمە کەسێک شتێک وەرەگرێ لە بەرامبەرە شتێک ئەخەوێنێ وەکو ڕەهن یان موظفێک ئەبێتە کەفیلی ئەگەر ئەم نەیهێنا لە ڕاتبی مۆزەفەکە ڕێک ئەڕوە بۆ ئەو کۆمپانیایان بۆ خاوەن قەرزەکە ئەمە حەلێکە کە ئیسلام دایناوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە فەرمودەمان هەیە هەم دەلیلە لەسەر ئەوەی کەوا قسط دروستە هەم دەلیلیشە لەسەر ئەو پرسیارەی جەنابەت کەوا ئەمە حەلێکە بۆ ئەو ئیشە ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مامەڵەیەکی کردبوو لەگەڵ کابرایەکی یەهودی کۆمەڵێک شتی لێ سەندە بوو بە قەرز لە بەرامبەر ئەوەیە درعەکەی خۆی ڕەهن لادانابوو درعەکەی خۆی لادانابوو ئەگەر من پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر لەو حاڵەتەیە پێغەمبەر فەرموو ئەگەر من لە کاتی خۆی شتەکەم نەهێنا تو بۆتەیە ئەم درعە بفرۆشیتەوە چی لێ ئەەکەیت حەقەکەی خۆتی لێ وەرگری ئەنجا ئێمە بەڕاستی بۆیە ئێمە لێرەوە یعنی ڕوومان لە زۆرێک لە مسلمانانە بە تایبەتی هەندێک هەیە ئەهلی مزگەوت و ئەهلی دینی شەجاروا هەیە لە مامەڵەیە شەرتی جەزایی داناوە شەرتی جەزایی مامەڵەکە ئەکاتە معاملەیەکی ڕیبەوی بەڵام ئەوەی جەناب شت باست کرد ئەگەر زەرەرێکی بەرکەوت بێ
زەرێکی بەرکەوت بێت لە دواییە قازی بڵێ ئەو تو پارەکەت نەدای ئەو قەزیە دیکە ئەویان جیاوازترە ئەوە جائیزە ئەوە کەسی خۆیان دیاری نەکەن من نەڵم ئەوەنەم زەرر کردو لە دواخستنەکەی ئەوەنەم بەرێ ینی هەردووکمانەچینە لای قازیەک لای کەسێکی شارەزا من حاڵی بەیانی خۆمەکەم تۆش حاڵی بەیانی خۆ دەکەی ئەو بڕیارەدا ئەم بەوەی دواخستنی ئەم قەرزی منەوە من چەندم زەرر بکەوتەوە قەرەبووی ئەو ماوەیە ئێستا لەو فترانەیە هەفتەی پێشوو لە پارەی جوتیاران مەسلەی گەرم و ئەوە مامەڵەی کرابوو ئەوها پارەکەی بۆ نەهێنا بۆ شێوازی جەنابەت باسیەکەی ئەوش ئەگوت مامۆستا ئێمە هاتوونە بۆ لای جەنابەت و لە ئابووری ئەزانیت و ئەوانە ئێمە ئیشەکەمان ئەو هابووە ئەو کە تاخیری کردووە من زەررم بەرکەوتوو پرسیارشمان کردووە هەندێک گوتوێتی حرام هەندێک گوتوێتی حرام نییە ئێستا من ئەو تەعویزی ئەو زەررم وەرگرمەوە بەڕاستی مەجالێکی تایە تەعویزی ئەو زەررە بکرێتەوە بەڵام ئەگەر کرا مسلمانان بەڕاستی خۆشیان لەمەش بپارێزن يعني حقا ڕاستە ناکۆکی زانانی لەسەرەکە ئایا تەعویزەکەی بداتەوە یان نەداتەوە و قازی دیارەکە و حاکم و شەرعی دیارەکە بەڵام ئەگەر بکرێ مادام ناکۆکی زانانی لەسرە چونکە ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی پیاوێک هەبوو لە بەنی ئیسرائیل خوا ئەو دیمەنەی پێم پیشانداوە کە ئەو پیاوە گەڕێتەوە بۆ قیامەت خوای گەورە ئەوەندەی ئاسانکاری بۆکە لە حیسابە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کاتێک مامەڵەی کردووە لە دنیاە پیاوێکی دەوڵەمەند بووە قەرزی کەوتۆ لای خەڵکەوە ئەوەی پێی نەکراوە بێنێتەوە ئەوگە زەرەرشی بەرکەوت بێت جار وا هەیە هەروتێتی قەیناکە و کار ئاسانی بۆ کردووە لەبەر ئەوەی کار ئاسانی لە مامەڵەیە کردووە بۆ خەڵک خوای گەورەش کار ئاسانی بۆکە بۆی ئەگەر ئەوەی پێی کرا ئەوش وەرنەگرێ باشتر زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا فەرحان غەریبا خوا سپاس بۆم دەرفەتە لە بەرنامەکانی دیکەدا ئینشاءڵڵا ئەوە جاجار ئازێتین سەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەین ڕازی بێ من لە خزمەتدانە خوای گەورە لە زۆر سپاس خۆش بێ